دەستپاس بەڵێ بەڵ بۆ تەلەبەکان یادەی هەیە Operativní adjunkty vyhlídky o skončení půlí pěšanky do polského boxe. Pěkla a utubuje bezpečný nekonzolované zvyklé samdání a rozpočtení. Příští spory derují monstá na koleji. Příští zapisování se stěžu a mula vchedu do členy a hledanou lekamán. سپاس سڵاوتان لێبێم کاتتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوە گفتوگۆکەین لەسەر بابەتێکی گرنگ کە ویشبێتە لە توێژێکی گرنگ لەناو کۆمەلگایە کە توێژی تاسەکەیشوان زەکارانە زۆر سپاس دەستخۆش دەستخۆشی بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب و زۆر دەستخۆشی بۆ دکتۆر شەوقی بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی بۆ سازانی ئەم سیمینارە من وەک پەیام ئیبراهیم سەرۆکی ئەنجومەنی ئەدەبیاتی مناڵان و مامۆستا لە ئامادەیی کورجنێز ئەمڕۆ پێم باش بوو کە ئەم سیمینارە تایبەت بکەین بە ئاریشەکانی قۆناغی هەرزەکاری و سوپاسی زۆر بەڕێز دکتۆر زامدارەکەم کە سپۆڕی نەخۆشیەکە دەرونیەکانە ئەمڕۆ باسمان لە قۆناغی هەرزەکاری و مامەڵەکردن لەگەڵ ئەم قۆناغا هیوادارم کە خوێندکاران مامۆستایان دایکان و باوکان هەموو ئەوانەی کە لێرن بە باشی گوێ لەمە بگرن چونکە قۆناغی هەرزەکاری قۆناغێکی زۆر هەستیارە بۆ ئەوەی بزانین لەم قۆناغەیە چۆن مامەڵە بکەین و چۆن مامەڵە لەگەڵ خوێندکارەکانمانە بکەین و چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمانە بکەین. سوپاسانەکەم. دکتۆر گیانبالێ و دەست پێ بکەین. قۆناغی هەرزەکاری یەکێکە لە قۆناغەکانی تەمەن مرۆڤ بە چەند قۆناغێکا تێپەڕێن. قۆناغی مناڵی مێرمناڵی هەرزەکاری کامڵبوون و دواتر پیربوون. خۆ دەزانی کە قۆناغی قۆناغێکی هەستیارە. قۆناغی هەرزەکاری چییە و نیشانەکانی هەرزەکاری چی؟ بەڵێ زۆر سپاس تەبەن وەکو بەڕێز قۆناغی هەرزەکاری ئەتوانین بڵێن ئەگەر لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە پێناسەکەین بریتە لە قۆناغێکی ڕاگوزەری گۆڕانکاری خێرا لە سێ ڕووەوە لە ڕووی گەشەوە کە گەشەکە گەشەی جەسەدیە بەروەها لە ڕووی خێرا گەشەکردن لەلایەنی دەرونیەوە بە هەمان شێوە گۆڕانکاری و خێراگەشەکردن لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاتە ئەم قۆناغێکی گەشەی خێرا لە هەرسێک لەم دەڕووەوە لە ڕووی تەمەنەوە ئەوەی کە لە ڕووی زانستی پزیشکیەوە بە ساڵ دەستنیشانکرێت دەست پێەکان لە قۆناغی تەمەنی نێوان 9 بۆ 11 ساڵ بۆ تەمەنی 18 بۆ 21 ساڵ کە ئەم تەمەنە ئەتوانین بڵێن ئەم چەند ساڵی تەمەن ناوزەت کراوە بە قۆناغی هەرزەکاری کە قۆناغی زۆر زۆر گرنگە لە ڕاستیە و کۆمەڵێک تایبەتمەندێتی هەیە کە ئەگرێ ئەگەر بەڕێستان پێتان خۆش بێ قسە لەسەر تایبەتمەندەکانی بەڵێ تەمان ئەم تایبەتمەندەکانی کە لەم تەمەنە هەیە لە ڕاستیە یارمەتی ئێمە ئەدا بە تایبەتی وەکو بەڕێزێک هەم وەکو دایک و باوک هەم وەکو خێزان هەم وەکو خوێندرگا و کایەکانی پەروەردە و خوێندن و وەکو کۆمەڵگاش کە ئێمە لە شتێک تێگەیشتین ئەزانین چۆن مامەڵەشی لەگەڵا بکەین کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە ڕووی زانستی پزیشکی و پێیانوتێ ڕاستیەکانی تەمەنی هەرزەکاری یەکێک لەوانە وەکو وتمان ئەم تەمەنە تەمەنێکی گەشەی خێرایە فاتە گۆڕانکاریەکان گۆڕانکاری خێرا بۆیە لە ڕاستیە زۆر جاری وا هەیە ئێمە کە دانیشین لەگەڵ کەسێک لەو کەیسانەی کە لەم تەمەنەیان هەمیشە ئەوان وەبیرێنینەوە ئەڵێن تەمەنی ئینسان گرنگترین شتە سەربەتی ئینسان بریتێ لە تەمەنەکەی هەیە و ئەم قۆناغە لەبەرێک کە قۆناغێکی ڕاگوزەرە پێویست گرنگی پێ بدرێت و ئەو کەسە باڵێن کۆمەڵێک مەریت بۆ خۆی دروستکە کۆمەڵێک تایبەتمەندێتی وەربگرێت کە کرێت لە دوایی بێتە بناکە بۆ ناسنامەی کەسایەتی چونکە لە ڕووی زانستی دەرونپزیشکیەوە یەکێک لەو زانانەی کە باس لە قۆناغەکانی گەشەی باڵێن هەرزەکاریەکە ئێرەگرسنە ئەو پێی وایە پێنجەم قۆناغی گەشە بریتێ لە قۆناغی گەشەی وەرگرتنی ناسنامە لەگەڵ نابوونی و دەرتێکچوونی ڕۆڵ لە ناو کۆمەلگایە ئەڵێ پێمان کە داستانی هەرزەکار بریتە لەم کێشمەکێش و دیژیەکێ لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەریە کە ئێوێ پێناسەیەک بۆ خۆی دروستکە خۆی چییە وجودی چییە وەروەها نابوونیەک هەیە لەوەی کە ڕۆڵی ئەم چیە لە ناو کۆمەلگا لە ناو خێزانە چکە ئێمە زۆر جاری وایە لە ڕووی کرداریەوە وا مامەڵە لەگەڵ هەرزەکارەکانماکەی کە ناوەکەی پێشووترن
کاتێکیش کە کارێکەکە ئەو کارە بەدڵی ئەمەنیە وا مامەڵەیەکن کە بۆ تۆ عیبە بۆ تۆ ئێستا پێگەیشتووی بۆ کەسێکی پێگەیشت و ماوەڵە ناکەین ئەگەر دقت بی ئەم دوو چاوەڕوانیە وا ئەکا کە قسەکەی ئەرکسن لە زانستیەوە دروست بێت کە بریتێ لە ناڕوونی لە ڕۆڵەکە بۆی ئەو تابەمینانێکی هەیەتی جیاتە مەسەلەی گەشتی گەڕان بە دوای شوناسە بە دوای خۆسەرماندنە بە دوای ئەوەی کە بچێن لەناو خێزان و لەناو کاکەی خۆمان ڕۆڵچیە هەندێک تابەمینێکی هەیە لەوانە بریتێ لە ناجێگیری میزاجی زۆر جار ئەو قسەیەکەکەی ئەکرێت زیاتریش بکەینەوە باشە من دوستانات ئەم تابەمینەکەی کە خۆست ئاماژە بێدا هەرچەند لە کەس لەوە کەسێکی دیکە دەگۆڕێ یاخود کەسەکان مۆلەسی وێ ئەمانە هەرچەند جیاوازیان پرسیارێکی زۆر جوانە هەندێک تایبەتمەندی هەیە گەشتگیرە لە نێوان زۆربەی زۆری توێژی هەرزەکارانە هەندێکیشی هەیە تایبەتمەندە وەک چۆن لە کەسە بەگەیشتەکانە جیاوازی کەسایەتی بوونی هەیە بەڕوونە هەندێک کەس هەیە بە سروشتی خۆی کەسێکی خۆشنود و معامەڵەیە هەندێک کەسێکی هەیە بە سروشتی خۆی کەسێکی داخرا و لە ناخوایە و کەوتر پەیوەندی هەیە هەمان ئەم جیاوازی کەسی تایبەتمەندی کەسێتیانە ئەکرێت لە ڕەت بداتەوە لە توێژی هەرزەکارانە بەڵام ئەوانەی کە زۆر گشتگیری وەکوتمان بۆ منە ئاڵوگۆڕی میزاجی زۆرینەی زۆری ئەم توێژە پێڵی مودیز بە زمانی زیواتە ئاڵوگۆڕێک لە دەرپێکردنی هەست و سۆز و میزاجیانە هەندێک جار دڵی خۆشە هەندێک جاریش بەبێ بنەما جۆرێک لە بێتاقەتی و ناجێگیری میزاجی ڕووی تێدا کە ئەمە لە ڕووی زانستیەوە دەکرێتەوە بۆی لەژێر کاریگەری گەشە و گۆڕانکاری هۆرمۆناتە ڕاهمانچەوەڕۆدا یەکێکی دیکە لەوانە بریتیە لەوەی کە هەمیشە لە کێشمەکێشمان لەگەڵ دەسەڵاتە کە ئەم دەسەڵاتە خۆی بینێتەوە لە دایک و باوک خێزان کەسی چاودێریکەری یەکەم لە ماڵە تەنانەت مامۆستا و خوێندەرگا و بەڕێوەبەرەکانیش زۆر جار وا هەیە مەقاڵەی ئەو مامۆستایە ئەو دایک و باوکە سەرکەوتووە کە ئەم تایبەتمەندێتیە تێگا و ئەزانێت چۆن ماوەڵەی لەگەڵاکە ئەگەر ئێمە ئەمە خۆی تێنەگەین چینە کێشمەوە لەگەڵ ئەم توێژەیە بە نەتیجە و چۆنەڵی هەم زەرەر لە ئەم توێژایە و هەمیش پەیوەندێکی ڕاستەوانەمان نادێت چونکە لە ڕاستیە ئەوەی کە پێویستەکەتەوە کاتێک لەم ڕاستی تێگەیشتی و ئەزانی چۆن مامەڵەی لەگەڵا بکەیت بۆیە لە زیاتی ئەوە چیتە دژێکیەوە لەگەڵیا بە زۆر لە زۆرەکان هەڵی ئەنێ حتا ئێستا یەکێکی دیگە لە تایبەتمەندیەکان بریتیە لە مەسەلەی ئەم توێژە حەزیان لە کردنی مجازەفەیە سەرکێشی زۆر تایبەتمەندێکی جوانە من زۆر جار ئەڵێم هەندێک جار مرۆڤ بۆی لە ژیانیان بێنێتەوە بێ سەرکێشیکە بۆی قۆناغەکان تێپەڕێت بدقەتی ئەو سەرکێشەی ئێستا لە ڕووی زانستی پزیشکی باسەوە ئەکرێت چۆن ئەکرێت ئێمە وەکو دایک و باوک وەکو کایەکانی بەوردە خوێندن چەندێک هەیە پێوتێ سەرکێشی پۆزیتیڤانە یعنی بوانێت بڕەخسێنی بەڕچاوکردنی سەلامەتی بۆی کە گەنج ئەم تایبەتمەندێتی خۆی برەو پێبا و هەروەها ممارەسەی بکات چونکە ئەگەر وانە بێ ئەمە تەحویل ئەبێت بۆ هەندێک گرفتی دیکەی دەروی بۆیە بە دقت من لە ڕووی زانستی پزیشکیەوە تەمەنی دەستپێکردنی فۆبیای کۆمەڵایەتی ئەوەی کە پێوتر ڕۆڵای کۆمەڵایەتی لەم تەمەنەوە دەست پێ دەکات و زیاتر لەوانەشا هەیە لەناو مەناقیەکان کە هەمیشە کەسی خۆسەرپێن و سەرکوتکەر مامەڵەی لەگەڵا کردوون چی دایک و باوک بێ یاخود چی کایەکانی کردن دکتۆر گیان ئەوەی کە من زۆر مەبەستمە ئەمڕۆ بۆ قوتابیە خۆشەویستەکانی کۆمەڵگەی پەروەردەیی کورجنێز قۆناغی یانزەکە ئێستا بانگەشتمان کردوون بۆ ئێرە ئەوەیە کە قوتابی یاخود خوێندکار یاخود هەرزەکار لەم تەمەنەیە چۆن خۆی بناسێ چۆن مامەڵە لەگەڵ ئاریشەکان نابکە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەیە بکە کە بۆی دێتە پێش هەموو کەس پێش چاودێر پێش دایک و باوەک پێش مامۆستا خۆی چۆن مامەڵە بکە لێرە ئەگەر بڵێن وەکو بەڕێزت وتت ئاراستەمان بە ئاراستەی ئەم توێژە بێ ئەوش بریتیە لەوەی کە ئەبێت لە بیری بێت کە ئەمە ئەبێتە بناغەیە بۆ داڕشتنی کەسایەتی ئەو بۆیە ڕاستیە هەندێک خوی ئەتوانم بڵێم ناشیاو هەیە باوای ناوبنین باشترە لەم تەمەنا خۆی لێ بەدوور بگرێت گەورەترین گرفتی ئێمە لە ئێستا بۆ ئەم توێژە بە ئەزمموی متەوازنی من کە ڕۆژانەکەی زۆرە بینم بریتیە لە کێشەی مامەڵەکردن لەگەڵ دنیای ئەلکترۆنیات و شاشە بەڕاستی کە ئەمە ئەمڕۆ گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە یعنی بۆ من هەمیشە ئەڵێم پەنجەرەیەکی کراوەی هەمیشە ڕەشەبای لێ دەژورەوە هەندێک جار بۆی مرۆڤ ئیسراحەت کا بێ ئەم پەنجەرەیە دابخات بە تایبەتی ئەم توێژە بۆی من زۆر جار وا هەیە کە تەقیمی خۆمەکەم هەڵسەنگاندنی خۆم بکەم بۆ هەر کێشەیەکی ئەم توێژە پرسیار لەوە ئەکەم کە چی تۆڕێکی کۆمەڵاتی بەکارێنی سناپچات هەیە ئینستاگرامت هەیە مەسەلەنەوەت هەیە لە ڕاستیە ئەمانە
بۆ تەمەنێکی دیاریکراوە زۆر جار خێزان ئەچنە کێشمێکەوە دەڵێ مناڵەکەم داوای تەلەفۆنم لێکا داوای ئافۆنم لێکا مەسەلەن لە ڕاستی ئەبێت تەمەنێکی دیاریکراو هەبێ بۆ ئەمە و ئەبێ بزانین ناوەڕۆکی ئەوەی کە ئەم گەنجە چاوەڕوانی هەیە لە دنیای ئێلکترۆنیات و بەتایبەتی سەلفۆن و سمارتفۆنەکان چی بۆی کە بزانێکی چۆن ئاڕاستەیەکە چونکە لێرەیە ڕێی هەموو شتێکەکەوێت کە خۆی بۆ ئامادە نەکردووە کە ئەمەش لە ڕاستیە گرفت دروستەکە و زۆر جار ئەگەر هاتوو پەیوەندیکی ڕاستاوانە لە نێوان ئەم و خێزان نەبێ ئەو پرسیارانەی کە لای دروزە بێ ئەو دژیەکیانی کە بۆ یەدە پێشەوە نازانێت چۆن ماوەی لەگەڵاکە یەکێک لەوانە مەسەلەن هەندێک ڤیدیۆی نەشیاو هەیە کە بەردن بە بێویستی خۆی پرسیارەکە ئەم پرسیارە چۆن بوو ئێمە جاران ئەمانوت پێش دنیای تەکنۆلۆژیا و بەردەستبوونی بەربڵاوی ئینتەرنێتەوەوانە ئەمانوت با ئێمە خۆمان دەست پێشکەریکەین لەگەڵ تەمەنی هەرزەکارەکانە هەندێک زانیاری هەیە پێیان بدەین ئێستا پێش ئەوەی کە ئێمە ئەم زانیارانە بدەین ئەوان خۆیان پێشوەختە دەستیان پێگەیشتووە چۆن توانین مامەڵایان لەگەڵاکەین بۆی لێرە لە ڕاستیە هەرزەکاریش ئەبێ ئەوەی لەبەرچاو بێت کە ئەمە تەمەنێکی دیاریکراوە ئەمە زۆر جار لێمان تێگەچێت لە هەندێک قۆناغا پێمان وایە ئەو قۆناغە بەجێ نایابوو من و تۆی بەڕۆژی ڕۆژگارێک بۆ قۆناغا تێپەڕبووین ئەوەی کە ئێستا هەرزەکارە ڕۆژگارێک دەبێت بێتە دایک و باوک بێتە کەسێکی گەورە بۆ بێ ئەم تەمەنە وەکو تەمەنێکی ڕاگوزاری سەیری بکات کە بێ بە ئەمانە تۆ مامەڵە لەگەڵاکات یەکێکی دیکە لە ئاڕاستەکان ئەوەیە بریتێ لە پێدانی گرنگی بە ئەولەویەتەکان ژیان بریتێ لە پێدانی گرنگی بەو شتەی کە لە ئێستاە تۆ پێویستە بیکەی من زۆر جارە پرسم ئەڵەم کەس لە کۆتایی ساڵە بە تۆی خوێندکار بە تۆی فێرخواز ناڵێت داهاتی ئەم ساڵە چەند بووە زێ دەپرسن نمرەکانی چەند بووە ئەدای ئەم ساڵی خوێندنی چۆن بووە بۆیە گرنگە ئەوە پێستان ئەوە ناسنامەی تۆیە ئەوەی کە پێویستەکات تۆ زۆر کاتی بێ و بەسەربەری بریتێ لە خوێندنەکەت ئاساییە لە دەرەوەی ئەوەشا کاتی زیادە هەیە توانی ممارەسەی هەر حەز و ئارەزویە بکەیت کە تۆ خۆت پێت خۆشە حتا لە ڕووی زانستی پزیشکیەوە پێناسەی هیوایەت و حەز و ئارەزوەکان باواترێت بریتێ لەو چالاکیی کە مرۆڤ حەزی بەکردنی هەیە لەو کاتێک کە کاتی ئازادی هەیە دکتۆر یەکش زۆر بۆم گرنگە بڕیار لە قۆناغی هەرزەکاریە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئایندەی ئەو مرۆڤە بۆ نمونە زۆربەی خۆکان با بڵێین ئەگەر ئێمە بە تەمەنەکان گوێمان لێ بێڵێ من لە هەرزەکاریە فێری جگەرە کێشان بووم فێری نێرگە لە کێشان بووم فێری خۆیە بووم خۆزگە نەمکردایە پەشیمانە بەڕای بەڕێز وەکو پسپۆڕێکی دەرونی بڕیار لە قۆناغی هەرزەکاریە تا چەند دروستە تا چەند دروست نییە و تا چەند ئیعتیماد دەکرێتە سەری بەڵێ لە ڕاستیە کە ئێمە ئاڵێن بۆ نمونە با نمونەیەکی کردداری لەسەر ئەم پرسیارەی بەڕێزتان بێنەوە بەداخەوە ئێستا لە ناو توێژی هەرزەکارانە خوێکی خراپ هەیە بووە کە زۆر جار لە خوێندنگاکان توێژەرەکانی خوێندنگاکان بێماڵی بریتێ لە خۆی خۆبریندارکردن کە لە زمانی ئینگلیزی پێڵێن deliberate self-harm یعنی خۆی برینارەکە لە کاتێکا کە تووشی بەربەستێک ڕێگریەک ئەزمەیەک تەنبژەیە بێت ئاڕاستەیە کاتە بە خۆی و پەنادا بەخۆ ئەزێدان تەمەن ئەمە خوێکی نەشیاوە بەڕاستیە هەمیشە پێیان ئەڵێم ئەگەر تۆ لە ئێستەیە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەوە نەکەی کە چۆن ڕوبەڕووی کێشەکان دەبیتەوە ئاراستەکەی تۆ بەخۆتەوە ئەمە لە دوایە بۆ ترک ناکرێت و ئەبێتە وەڵامێکی ئۆتۆماتیکی هەمیشە ئامادە لەگەڵ هەموو ناومێدبوونێکە تۆ پەنای بۆ بێت لە جیاتیەوەی بیرەوە بکەیتەوە کە کێشەکە چییە سەرچاوەکەی چییە چارەسەرە بەردەسەکان چییە من چۆن نتوانم مامەڵەی لەگەڵا بکەم بۆیە لە ڕاستیە توانای بڕیاندان لەم قۆناغەیە ئێمە لە ڕووی زانستی پزیشکی دەرونیەوە زیرەکی پێناسان بێت بە دوو جۆر زیرەکیەکی شنی شکڵ وەرنەگرتووی ئاو ئاسا زیرەکیە کە شکلی وەرگرتووە ئەمەی یەکەمیان کە پێوترە زیرەکی باڵێن گۆڕاو لە توێژی هەرزەکارە زۆر ئامادەی هەیە بە کورتی پێناسەی بکەم بۆی کە ڕوون بە لای بەڕێستان ئەم جۆرە لە زیرەکیە بریتە لە توانای بڕیاردان و چارەسەرکردنی کێشەکان بەبێ بنەمایبوونی ئەزمموی پێشوەختتر کە ئەمە تایبەتمەندێکی ئەم توێژەیە بۆیە ئەم توانایەتیانە زۆر بەڵند و بەهێزە ئەکرێت سوود لەم توانایی خۆی وەربگرێت و کە بڕیاریش هەیە لەسەر کارێک زۆرێک لە هەرزەکارەکان پێن و بەلای ئێمە ئەڵێ ئێمە کێشەیەکمان هەیە کە بڕیار دەین لەسەر شێ بەس هەمیشە دوایەکەن ئەڵێم سەعیەکەم ئەڵێم ئەم ساڵ ئاستی خۆم لە خوێندنا باشەکەم ئەڵێم واز لە جگەرە ئاێنم
ئەڵێم کاتی بەکارهێنانی شاشە سنووردارەکەم بەس ناتوانم پێوەی پابند بم چۆن توانم پێوەی پابند بم تەمەن لێرەیە کۆمەڵێک پرینسیپل و باڵێن ڕێسا و بنەمای زۆر سادە هەیە پێش هەموو شتێک ئینسان کە بێ بڕیار لە هەر کارێک بە دەبێت باش لە دەرەنجاتی ئەو کارە تێبگا من ئەمێ بڕیار بم بۆی کە ئاستی خوێندنم باشکەم چونکە ئەمە ئیشی یەکەمی منە و من خێزان لەم بارودۆخە ناهەموارەیە دایک و باوک کە موچە نادرێت پێداویستیەکان دابینەکە بۆەوەی کە من بخوێنم من ئامادەی دەوێت بەڵام من ئەمەم نەکردووە بە پێشێکی بە ئەولوێتی ژیانی خۆم کەواتە ئەبێ بڕاجعێکی خۆی بکاتەوە بڕیار لەسەرەوە با کە بەڵێ خوێندن ئەرکی یەکەمی منە و من ئەبێ گرنگی تەواوەتی پێ بم بەداخەوە کە ئێستا دەکات قوتابخانەکان کراوەنی ومێ دەکەم لەگەڵکردنەوەیە کە دڵنیام زۆربەی خوێندکاران تووشی پەستانێکی خێراتکردنی تەواوکردنی منهەجە بن ئەو کاتە ئاریشەکان زیاتر ڕوبەڕوومان دەبێتەوە و هەروەها هەموو بڕیارێکیش جێبەجێکردنی پلانێکە هەموو پلانێک وەکو سەفرێک وایە سەفەر پێداویستی خۆی هەیە من ئەمەوێ ئەمڕۆ بچم بۆ شوێنێک پێویستە بزانێکم چی پێویستە بۆ ئەم سەفەرم مەسەلەن هەر لە کارتی ناسنامە یا پاسپۆرت یاخود پێداویستیەکانی سەفەر جانتای سەفەر وەروەها دانانی شتێکە پێوتێ ئایتنەری یعنی ڕێڕەوی سەفەرەکەم بە هەمان شێوە بڕیاردانیش ئاوایە کەواتە بزانین بە چەند هەنگاوێمە ئەتوانین بێت ئەو بڕیاری کە دامانەوە کەسێک ئەم ساڵ داخڵی تاقیکردنەوەکانی ویزاری نەبووە ئێوێ یەکسەر نمرەی کۆلێژی پزیشکی بێنێ حتمما ئەم بازە گەورەیەوە بە ئاسانی ناکرێت بێت پلانی بۆ دانێ بیکا بە چەند هەنگاوێک بۆی بتوانێت ئەم بڕیاری کەیدا کاریگەر بێت ولا ڕاستیشە ئەمە ئەتوانێت بڵێم تەمرینکردنێکە ڕاهێنانکردنێکە بە خود کە لەو کاتەیە فێر بوو پابند بێت بۆ بڕیارانەی بۆ بەڵێنانەی کە بەخۆیە یاخود بە شوکە دووربەریە ئەبێت تەمرینێکێکە کە لە گەوریشە بە هەمان شێوە توانێت سوودی بگرێت. بپرسەندان باس لەو شتێک بکەین کە قۆناغی هێزەکاری پێلاتێکەوە دەبێت لەبێ شتێک شۆ بێت وەنەمونی شتێکی دووچاو بە دەبێت خێزانەکان بێت ئەو شوورەکان دەستکارەوە ئەمە چ کاریگەریەک لەسەر قۆناغی هێزەکاریە دروستەکان لەداهاتوودا دابینکردنی ئەو شنگەیە بە دەرەجەی یەکەم دەست پێیەکان لە خێزانەوە بەڕاستیە بە تەنیا ئەرکی خێزان نییە بە هەمان شێوە کارەکانی خوێندن و بە هەمان شێوە کۆمەلگاکان قسێکی کوفی ئەلان هەیە زۆر جوانە بەلام و کە سکرتێری پێشووتری نەتەوەی گوتوەکان بوو ئەڵێ هەر کۆمەلگایەک هەر نەدا بە گەنجەکانی کشیان بۆ نەڕەسێنێ خۆی دابڕنێ لە تواناکانی دڵنیابن لە تەمەنی خۆی دەکاتەوە کەوە گوتم ئەمە هەر تەنها بەرپرسیارەتی خێزان نییە بەڵکو بەرپرسیارەتی هەمومانە بە کۆوەکو کۆمەلگان تەنانەت ڕاگەیاندنی کارەکان ڕاستیان یعنی هەندێک ئاڕاستەکردنی توێژی گەنجان هەیە ئەبێ ئێمە بزانین چۆن ئەیکەین و ئەو کەشەوە کە پێویستەکە هەرزەکارێک تازەکردن شتێک هەیە بریتیە لە مەساحەیەک لە ئازادی ئێمە وتمان بگەڕێنەوە بۆ تایبەتمەندیەکان حەزی سەرکەشیان تیا هەیە حەزی ڕووبەڕووبوونەوەی دەسەڵاتی تیا هەیە توانایەکی هائیلی هەیە و لە ڕاستیە بەتایبەتی ئەو توانە زیرەکی کە ناومانە زیرەکی ئاو ئاساکە هەموو لە حساساتێک لە گۆڕانە لە بنەو پێدانە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکان بریتیە لەوەی کە دروستبوونی متمانە بەخۆبوون زۆرێک لەو کەسانەی کە سەرکەوتون لە ژیانە و ئەوەی کە پێوچێت لە ڕووی زانست پزیشکیەوە خۆ هەڵسەنگاندن تەقدیری زاد بۆ خۆت هەموو کەسێک هەڵسەنگاندنێکی بۆ خۆی هەیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو مەناخ و کەشەی کە لە تەمەنی هەرزەکاریە بۆی دابینکراوە لە ڕاستیە من زۆر جار وا هەیە مناڵەکانم بڕیان لەسەرکردنی کارێکێن وەکو گەورەیەک ئەزانم کە ئەوەی کە ئێوێ بیکە گونجاو نییە بەڵام ڕێگادەم پرسیاری لێەکەم چۆن ئەتوێت بیکەیت بۆ ئەتوێت بیکەیت باش لە دواییە ئەم کارێکی دیکەیت پێکەوە قسەی